یەکێتی کۆبوونەوەیەکی فراوانی لە سلەیمانی ساز کرد و دووپاتی کردەوە کە لەسەر هەڵوێستەکانی سوور دەبێت لەبارەی دۆسیەکانی کەرکووک و هەرێم و بەغداد و بۆ پۆستە سەرۆکایەتیەکانی هەرێم هەڵوێستێکی جیاوازیان دەبێت. ڕۆژی 20 شوبات لە سلەیمانی کۆبوونەوەیەکی فراوانی یەکێتی بەڕێوە چوو. ئەو کۆبوونەوەیە بۆنەیەک بوو تا ئەو حیزبە هەڵوێستی خۆی لەسەر ڕەوشی ئێستای کوردستان بخاتە ڕوو، بە تایبەتی دوای ئەوەی ڕۆژی 18 شوبات بەبێ بەشداری فراکسیۆنی یەکێتی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو، دەستەیەکی سەرۆکایەتی هەڵبژێردرا کە هەژموونی پارتی دیموکراتی کوردستان بەسەری دازاڵە. لە کۆبوونەوە فراوانەکەی یەکێتیدا تاکید کرایەوە کە یەکێتی سوورە لەسەر هەڵوێستەکانی دەربارەی ڕەوشی ئێستای کوردستان و سازش لەسەر پێکەوە بەستنەوەی دۆسیەکانی کەرکووک و هەرێم و بەغداد ناکات و پێداگیری لەسەر بەرنامە و پلان و تێڕوانین و نەخشە ڕێگاکانی دەکات. یەکێتی ڕای دەگەیەنێت ئەوان دژی سیاسەتی دووبەرەچین و دەست دەکەن بە چاکسازی، بەڵام سازش لەسەر داواکاریەکانی خەڵک ناکەن و پێداگیری لە بەرنامەکەیان دەکەن. ئاشکراش کراوە کە لە ڕەشنووسی ڕێکەوتنە ئیمزا نەکراوەکەیان لەگەڵ پارتی باسی پلەپۆز نەکراوە و ئامانجی یەکێتی کارکردنە لەسەر ئەوەی کە کوردستان ببێتە خاوەنی دەستورێکی هاوچەرخ لەسەر بنەمای سازان نەک مەرامی تایبەتی ئەم لایەن و ئەو لایەن. لە کۆبوونەوەکەدا یەکێتی دووپاتی کردەوە کە دەبێت دۆسیەی کەرکووک بە سازانی نێوان لایەنەکان چارەسەر بکرێت و لەو پێناوەشدا چەندین پێشنیارمان پێشکەش کردووە. وەک هەڵوێستی نوێژ یەکێتی بۆ یەکەم جار بەڕوونی و ڕاشکاوی ڕایگەیاند. یەکێتی ڤیتۆی نەبووە بۆ بەشداری هیچ لایەن و حیزبێک لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم و ڤیتۆش لە هیچ لایەنێک قبوڵ ناکەن و قۆناغێکی نوێی دانوستان دەست پێ دەکات و بۆ پۆستە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جیاوازیان دەبێت.